لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني شاشة سيدوان كاين تفسير القرآن في رزبيم وخزمتان ومن بس رزامن رب العالمين وهي وادان مئوي آج السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وهو الذي يتوفاكم بالليل ويعلم ما جرحتم بالنهار ثم يبعثكم فيه ليقضى أجل مسمى ثم إليه مرجعكم ثم ينبئكم بما كنتم تعملون. والله خوش يسمع كلواني رابردوش كما قال خزمة دوات بيروزة دابوين. رب العالمين هل ضمني تصلاة قدرتي خوي كلبو من باز دكا تاوكو إما بزاني كبندي أو خواه عظيمين. وهو هر أو ذاته الذي يتوفاكم بالليل كوادا تانويني بشو هاو شيوي مردن ويعلم ما جرحتم بالنهار ودزاني خواهي قولت سيتان أنزام دا بالروش ثم يبعثكم فيه فاشان زنديتان دكاتا ليقضى أجل مسمى تاوكو هر يقل إما أو أزالي ديار كراوي لبو دانرا توايبك ثم إليه مرجعكم فاشان دقرينو لاي أو ثم ينبئكم بما كنتم تعمل ثم بيتان رادقينتو دواتر بيتان رادقينتو كون قلت سيتان أنزام داو حسابتان لقل دكا بلو كباس ماكرو الذي توفاكم بالليل كوا باز لنستنا كوا حاو الشيوي مردنا لهر بشتار ساعتي خواهي قول نشان ما عندك ايما دمرين هر وكو دخوين باشان خواهي قول الزندي ما عندكاتو ويعلم ما جرحتم بالنهار كاتي كوا دتان بريني بشو كاتن كوا دتان نويني بشو ئاگاداری شانگۆچیتان ئەنجامدا بەڕۆژ کەواتە ئەگەر خوای گەورە بیەوێ سبحانەه وتعالە هەر لەو شەوەی حیسابتان لەگەڵ دەکە هەر لەو شەوەی بە تایبەتی کەسی تاوانبار کە خوای گەورە ئاگادار چی ئەنجامدایە بەڕۆژ لەو شەوەیدا خوای گەورە ڕۆحی وەردەگری و لێ ناگەڕە هەڵبستیتەوە کەواتە تەماشای فەزل و ڕەحمەتی خوا بکە لەگەڵمان ويعلم ما جرحتم بالنهار دیارە جرحتم لە جەرحاته هو الكسب والعمل بالجوارح واتە ئەوەی کەوا بە جەواریحەکانتان بە ئەندامەکانتان ئەنجامی دەدەن لە کار و کردەوەکان خوای گەورە پێ ئاگادارە ويعلم ما جرحتم بالنهار دیارە کە باسی لە نووسن کردێ لە شەو لە کار و کردەوە کردێ لە ڕۆژ وەکو دەڵێ جەریەن على المعتاد ئەوەی کەوا ئاساییە و ئەوەی کەوا بەعام خوای گەورە وای دانا شەو لە بۆ نووسن و بە ڕۆژ لە بۆ کار و کردەوە مع العلم زۆر جاران زاریوا هەیە کار و کردەوە لە شەو دەکرێ و کەسێک بە ڕۆژ دەنوی وەکو زۆر جاران یعنی سبحان الله بەرنامەیەکی وا دانرا لە بۆ ئەو بەشەریەتە ئێستا کە ئەوانەی کەوا دەسەڵاتدارن لە سەر ڕووی زەوی کەوا بە سەراحەت موسڵمان نین بەرنامەیەکی وا لە بۆ ئەو بەشەریەتە دادەنێن کەوا دەیانێت هەتا سونەتی کەونیش با بڵێن ئەو ئینسان لە سونەنی کەونی بە دوور بخەنەوە خوای گەورە سبحانه وتعالى بە شێوەیەک ژیانی ئەو ئینسانە ڕێخستێ لەگەڵ ئەو کەون و بوونەوەی کەوا تێیدا دەژێ ئەو شەوەی تاریک کردیە و هادی کردیە و لە بۆ ئەوی کەوا ئەو ئینسان تێیدا بنوی علمیەنیش نووسنی شەو زۆر گرنگە زۆر ضرورە لە بۆ مێشک و دڵ و دەروون و جەستەی ئینسان بەڵام ئەوان دێن وا دەکەن بە شەو مەشغول دەکەن نانووی هەتاوەکو هەموو خەوەکەت دەکەوتە ڕۆژێ کەوا هەموو نووسنی ڕۆژ ناکە نووسنی سەعاتێکی شەو ئیتر لۆی خوای گەورە باز لە نووسنی شەوان دەکا باز لە کارکردنی ڕۆژ دەکا بەڵام خۆمانای ئەوە نییە واتە کاتی کە بە ڕۆژ دەنواتە خوای گەورە نادنوێنی نووسنی ڕۆژ هەر لە دەسەڵاتی خوایە سبحانەه وتعالى ئەو کار و کردەوەی کەوا بە شەویش دەکەی هەر خوای گەورە ئاگادار وەکو کار و کردەوەکانت ئەوەی کەوا بە شەویش دەکەی خوای گەورە ئاگادار هەر وەکەوەی کەوا بە ڕۆژ دەکەی بەڵام ئەوە جەریەن على المعتاد ئەوەی کەوا حاڵەتی ئاسایی وایە شەو کاتی نووسنە و ڕۆژیش ڕۆژی
ئەوەیە کارکردن ئیتر خوای گەورە ئاگادارە بە کارکردەوەکانتان کەوا بە ڕۆژ دەیکەن ويعلم ما جرحتم بالنهار ثم يبعثكم يعني تەماشاکە خوای گەورە ئاگادار بۆی کەوا کارکردەوەتان کردێ و بە شەویش دەتانوێنی کاتێکەوە دەزانێ گۆستان کردێ کاتێکەوە ئینسان دەنوی زۆر بێدەسەڵات خۆ بە ڕۆژیش لە ژێر دەسەڵاتی خوا هەر هیچ نییە بەڵام بە شەوکەوە دەنوی ئیتر ئەو ئینسانە تەواو ئیرادە و قودرەی لێ وەردەگیرێتەوە خوای گەورە دەتوانێت هەموو شتێکت بەسەر بیری لە کاتێکدا دەستزانی بە ڕۆژ چت کردیە بەڵام خوا غەفور و ڕەحیم و حەلیمە لەگەڵ بەندەکانی سبحانه وتعالى ثم يبعثكم فيه پاشان بە شەو کە دەنون خوای گەورە لە ڕۆژدا بە خەبەرتان دەینێ سبحانه الله تعالى لەفزەکان کە لە بۆ نووستن و بە خەبەرهێنان بەکارهێنا عینی لەفزی لە بۆ مردن و ژیان بەکارهێنا لەوێندا فەرمووی یەتەوەفاکم فەرمووی دەتان مرێنی ثم يبعثكم واتە زەندیتان دەکاتەوە ئەو مفەسرینن دەڵێن ينيمكم ويوقظكم دەتان نوێنی و دەتان خەبەرتان بە خەبەرتان دەینی بە خەبەرتان دەین ثم يبعثكم فيه لەوەکو زانان دەفەرمون بەڕاستی کاتێکەوە ئینسان دەمری وەکو ئەوەی دێت پێشساوی ژیانەکەی هەمووی خەوێک بوو کە مرد ئەو جا بە خەبەر دێ سبحان الله ژیانی هەمووی وەکو خەوێک بوو وەکو شریتێک دێتەوە پێشساوی کە دەمری ئەو جا بە خەبەر دێ سبحان الله ثم يبعثكم فيه ئەو جا لە ڕۆژدا بە خەبەرتان دەینی خوای گەورە سبحانه وتعالى طبعا خۆ بە شەویش جار وایە بە خەبەر دەی هەر خوایە بە خەبەر دەن کە خوای گەورە نەیەوێ سبحانه وتعالى هەموو دەسەڵاتی دنیا خڕبیتەوە ناتوانانی بە خەبەرت بینی هەر بە یەکجار ڕوح لێ وەردەگریتەوە ناتوانین بە خەبەرت بینی سبحان الله خوایە دەدنوێری خوایە جارێکی دیکە بە خەبەرت دەکاتەوە بێدارت دەکاتەوە ليقضى أجل مسمى أو كوا أزل ما خواي جور زارش كبخبر دين تو تهاوكو أو أزل دياري كراوي كخواي جور لبوي دينا توابي بكا ليقضى أجل مسمى ثم إليه مرجعكم ثم ينبئكم بما كنتم تعملون بل ثم إليه مرجعكم واتا قران وتان لولاي الله يا باشي مردنتان کەواتە کاتێکەوە بە لە هەموو 24 ساعتێک دەنوی و هەڵدەستیەوە بەو شێوەش خوای گەورە دەدژێنی و دەدمرێنی لە پاشی مردنەکە ئەو جارە ثم إليه مرجعكم لە بۆ لا هیچ زاتێشکردن لای ئەوە گەڕانەوەتان لە دوای زندی بوونەوەی مردن ثم ينبئكم بما كنتم تعملون پاشان پێتان ڕادەگەینیتەوە کەوا چیتان دەکرد لە شەو ڕۆژتاندا پێتان ڕادەگەین تۆکو نەبە و کار و کردوێکی گرنگ و خاوەن چونکە هەموو نەبە بە معنای خەبەر دێ بەڵام هەموو نەبە هەموو خەبەرێک پێ ناگوترێ نەبە ئەو خەبەری کە زۆر گرنگە پێ دەگوترێ نەبە اینجا وەکو شتێکی گرنگ کە خوای گەورە پارێزگاری لەسەر کردێ مەسئلەی کار و کردەوەکان تا پارێزگاری لەسەر کرا هەمووی پارێزراوە پێتان ڕادەگەین تۆ چتان کردێ پێتان ڕادەگەوتە حسابتان لەگەڵ دەکات چتان کردێ نەک لە بۆ ئەوەی کەوا وەکو مزەکەرە و مفەکەرەیەک پێت بڵێ ئەو هات کردەوە نا حسابتان لەگەڵ دەکات لەسەر ئەو کار و کردوانی کەوا کردیتان خوا پەناماندا شەریفی مرتەضا لە دوڕەر و غوڕەردا دەڵێ کاتێکەوە خوای گەورە لەو ئاەتە و لە چەندین ئاەتدا کە باز لە ڕجوع و گەڕانەوەمان دەکات ثم إليه مرجعكم إلى الله المصير دەڵێ کاتێکەوە باسی لەو ڕجوع و گەڕانەوە کردی لە لای خوای گەورە سبحانه وتعالى وکو دەفەرمی إليه ترجع وإلى الله ترجع الأمور كيف ترجع إليه وهي لم تخرج من يدي خۆ معنای ئەوە نییە کاتێک کە دەگەڕێنەوە لای الله واتە لەبەردەستی دەرچووە دواترێ لە دوای مردن دەگەڕێنەوە لای الله ئەو هاش دەکە دەفەرمینە دفرم بأنه في دار التكليف قد يغير البعض لدار التكليف كوا دنيايا هندي كاس شد قوري فيضيف بعض أفعاله تعالى إلى غيره هندي لو اشتانا كساني شي كردبين كذا صلاة إخوة ديدنا بال مخلوقات كان لبلو الظاهر إخوة يقول هندي دا صلاة بمخلوقات دا بخشي لبوخ تاخكرنا أصل وإما همويبا بدا صلاة إخواتي بقين إخوايا كوا هندق لدى صلاة بخشيبا هندق لمخلوقين إيتر لدنيا دا ظاهرا هندق كسي كردبين ما زان فلانشت وفلانشت فلانشت لبردستي فلانة كسا إيتر فإذا انكشف الغطاء بلام كاتكوا وكو كادمري كاتكوا زنديد بيوا خواي قولوا كل سورة قاف دفرمي وجاء سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد
لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك. هاتو بێ ئاگابووی لەو ڕۆژە، بێ ئاگابووی لەو مەسیرە، ئەو پەردەی لەسەر چاوت بوو لاماندا، ئەو غەفلەت و بێ ئاگاییەمان لادا. فبصرك اليوم حديد، ئەو ڕۆ چاوت وەکو ئاسن بەهێزە، هیچ پەردەی لەسەر نەمایە. کەواتە بەو مانایکەوە لە دنیادا کەسانێک وا تێدەگەن فڵانەشت و فڵانەشت لە بەردەستی فڵانە کەس و مەخلوق و قووەت و دەسەڵاتە، کاتێکەوە دەمری و زندی دەبیتەوە ئەوزا لەوێن دەرێ لۆی بەدیار دەکەوی هەموو شتەکان هەلو لای ئەڵڵای بۆ سوبحانەهو وتەعالا. بەڵام ئەو لێی بێ ئاگا بکاتە بۆ ئیعتیبارەی کەوە کەسانێک بە غەڵەت تێگەیشت بوون. لۆی ڕجووعی حەقیقی هەمووی لە ڕۆژی قیامەتە بەو لە دنیادا هەندێک لە دەسەڵاتی بە هەندێک لە مەخلوقین بەخشیە. ياخذ دەڵێ مەبەست تێدا ئەوەیە ئەنە الأمور في يده من غير خروج ورجوع حقيقي. نا هەموو شتەکان لە بەردەستی خوایە بەبێەوەی کە لە بەردەست تەرچوو بن و یاخود بگەڕێنەوە. لێرەدا دەفەرمی وإلى الله ترجع الأمور بمعنى صار الأمور، واتە هەموو شتەکان هەر لای خوایە سبحانه وتعالى. ئیتر بەو اعتبارە دەفەرمی باز دەکرێت فهو بمعنى المصير إليه كما تشهد به اللغة. مصيري هموشتك هلا إخوة سبحانه وتعالى، أو أنه في دار الدنيا ما يكون للعباد ظاهرا أو إلى دنيا ذاك وظاهرا. هندق دا الصلاة وكباس ما كر لابو هندق لبند كان بيدا بخشي. فإذا أفضل الأمر إلى الآخرة زال ذلك. وكل مسألة لمن الملك اليوم؟ خواهي قورا لو اندرش كذا فرمي لمن الملك اليوم؟ ملك لبوتشي لسورة غافر. هیچ کەسێک نییە وەڵامیش بدات و پاشوی هەم مەخلوقات دەمێت. لله الواحد القهار. خۆ ملک لە دنیاش هەر هەمووی خوای بوو. بەڵام لە بۆ کاتێکی دیاریکراو لە بۆ ئیبتلا و تاقیکردنەوە بەسەر بەندەکانی تەوزیع کردێ. بەڵام لە قیامەت هیچ کەسێک نامینێ پاش ئەوەی کەوا هەمووی دەمرن ئیدعای ئەوەی بکە کەوا یەک زەڕە ملک ئیویە. ئیتر بۆ اعتبارەی وإلى الله ثم إليه مرجعكم يأخذ وإلى الله المصير. قرانوتان هەموو لە بۆ لای خوای سبحانه وتعالى. هیچ توانا و دەسەڵاتێک نامینێ غەیری ئەڵڵا نەبی سبحانه وتعالى. وهروها لەبۆ زیاتر وەصفی خۆی خوای گەورە سبحانه وتعالى. وهو القاهر فوق عباده ويرسل عليكم حفظه حتى إذا جاء أحدكم الموت توفته رسلنا وهم لا يفرطون. تفرمي وهو القاهر فوق عباده. هر أو ذاته القاهر وكزانان دفرمون أنه المتصرف في أمورهم لا غيره. هر أو ذاته تصرف لا كاروباري بندكاني دكا وبريويان دبا يفعل بهم ما يشاء. أويك أو بيوي سبحانه وتعالى خواهي قورة بوشي وكاروباريان بريو دبا واتا كاروباري بندكاني بمسلمان وبكافروا هر همو بندكان لجير قهر دا صلاتي رب العالمين أو خواهي سبحانه وتعالى القاهرة خاوان قهر تواناو دا صلاة أو يبيوي أو ديكا لو كونبون وردا فوق عباده وكباس ما كل تن آياتك شبيشتون هلا سورة الأنعام خواهي قول سبحانه وتعالى فوقيه فوق عباده واتا خواهي قول علوي مطلقه سبحانه وتعالى علو ذاته علو قهره علو قدره خواهي قول علو ذاته سبحانه وتعالى بويك ويكلا صفاته رب العالمين وكل سندين آد آما جاي بيكرا خواهي قول لسروي حفظ آسمانا كان استواء لسر عرش خوي كدي سبحانه وتعالى استواء لا يقبى ذاتي خوي سبحانه وتعالى كوبشك لعقيدة أهل السنة والجماعة وهروها علو قدره خاون قدر قيمته شزور برزة علو قهري شهية خاون دا صلاة لسر بندكان أوي بيوي زيب زيدك ويرسل عليكم حفظا وكزانا أي ملائكة تحفظ أعمالكم وتحصيها خواهي قول سبحانه وتعالى ملائكتي ناردية لبوتان كوا كارو كردوكاتان بباريزي وهم الكرام الكاتبون وخواهي قول باسيان دكاتن ملائكتي زور بريزن ودنوسنو لسر بندكان لأضواء البيان دفرمي نوك هر تنها كارو كردوان بريتي بلا نسوينوي كارو كردوكان بالكم ملائكتيش هنا كوكل ضمن أو حفظانه كوخواي قول لسورة الرعد باسيان دكاتن دفرمي له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله هر كسيق لبندكان خواي قول سن ملائكتش لودان لبشتو بيش دي باريزن لوش تاني كواخواي قول تقدير النكر دي كوا بسر أو إنسان به دي باريزن كواتا يرسل عليكم حفظه وكل أضواء البيان تفرميتن
بێجگە لەوانێکەوە یحفەظون ئەعمالەه کار و کردەوەکانی دەنووسن و دەیپارێزن و ئیتر هەتا لە ڕۆژی قیامەت وەکو فایلێکی تۆمارکراو لەسەر هەر بەندەیەک خوای گەورە تەقدیمی دەکا یاخود مەلایکەت تەقدیمی رب العالمین دەکا بێجگەرەوەش ئەو مەلایکەتانەش دەگریتەوە لە سوڕەتی الرعد باسی کردێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆی کەوا ئەو بەندەیە دەپارێزن لەو شتانەی کەوا خوای گەورە نایەوێ بەو بەندەیە بکەویتن وەیرسل عەلەیکم حەفەظە ئیتر ئەو بەندەیە بەو شێوە خوای گەورە بە مەلایکەتەکان چاردەوریدا لەوانەی کەوا کار و کردەوەکانی دەپارێزن لەوانەش کەوا دەیپارێزن لەو شتانی کە خوای گەورە تەقدیر نەکردیە پێی بکەوی حتا وەکو دەگاتە حاڵەتی مردن حتا ئیدا جاء ئەحەدەکم المەوت حتا وەکو مردن دەیگاتێ ئەوجا مەلایکەتەکانی ڕوح چێشان دێن بە فەرمانی خوای گەورە ڕوحی دەچێشن و تەقسیریش تێدا ناکەن دیارە بەڕێزان شتی تریژما لەو ئاەتە باسی بکەین بەڵام لەبەرتەوابوونی کات دەوەستین بە پشتیوان رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون